لە گەڕی دوانزەمی خولی نایابی تۆپی پێی کوردستان یانەی سۆران لە یاریگای خۆی میوانداری یانەی سیروانی نوێی کرد. لە نیوەی یەکەمی یاریەکە یاریزانانی یانەی سۆران زۆرترین هێڕشیان بۆ سەرگۆڵی یانەی میوان برد، بەڵام گۆڵپارێزی یانەی سیروان ڕێگر بوو لە گۆڵکردن. نیوەی یەکەم بە بێگۆڵ بە کۆتایی هات. نیوەی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە. یانەی سۆران چەندین هێڕشی بۆ سەرگۆڵی سیروانی نوێ بردو، یانەی سیروانی نوێژ بە هێڕشی پێچەوانە یاری دەکرد. هیچ کام لە یانەکان نەیانتوانی سێ خاڵی یاریەکە بەدەست بێنن. یارێکی زۆر بەهێزمان ئەنجامدا لەگەر تیپێکی زۆر بەهێستی سیروانی نوێ. یارەکە لە سەرتاوە تۆپ لە دەستێمە و کۆنتترۆلی تۆپ و هەوڵماندا فۆرسەی زۆر دووسکەمە تایبەتی لە گەیمی یەکەم چەند دەرفەتێکی زۆر باشمان هەبوو، ئیستیغلالمان نەکردن، بەڵام لە گێمی دوم هەر کۆنتترۆلی تۆپ لە دەستێمە بۆ ئەوان بەرگریەکی زۆر زۆر تۆکمەتریان کرد. لە گەمی دوم هەوڵیاندا یاریەکە بەم شێوازە تەواو بێ و ئامانجەکەشیان پێکاو ئیدیەوە تۆپی پێ یاریەکە بۆ ئامانجێک هەوڵەدا ئێمە بۆ برنەوە ئەوانیش بۆ یەکسان بوون هاتبوون. ئێمە نەماتوانی ببینەوە ئەوانیشتوانیان یەکسان بوونەکە بەدەست بێن پیرۆز بەیان دێکم. بەناوی خۆی گەورە لە ڕاستیدا یاریم ڕۆمانە دەرو یاریگای خۆمان لە یانەی سۆران بوو، وەلەو لەو کەشە ساردە و ئەتوانم بڵێم یارێکی گەرم بوو، هەردوو لە ئەدایەکی باشمان پێشوەش کرد و یاریەکە کراوە بوو. سپاس بخوا ئێمە بۆ هاتوین ببینە، بەڵام سپاس بخوا خاڵێکمانە دەرو یاریگای خۆمە دەستێنا. سپاس بخوا ئیشەڵا بتوانین بۆ جەورەی دووەم زیاتر و باشتر تیپەکەمان تۆکمەکەین بتوانین سەر و ڕیزبەندی بگرین تا کۆتایی خولەکە ئیشەڵا. یانەی سۆران لە مێژووی دروستبوونیەوە یەکەم یاری بوو لە یاریگای خۆی ئەنجامیدا، بەڵام بەهۆی سزای یەکێتی تۆپی پێی کوردستان بەسەر یانەی سۆران هاندەران نەیانتوانی ئامادەی بینینی یاریەکە بن. یانەی سۆرانیش ئامادە نەبوونی هاندەران بە هۆکار دەزانن بۆ گۆڵ نەکردنیان. یانەی سۆران بووە خاوەنی 16 خاڵ و یاری داهاتووی لە شاری سلێمانیا لەگەڵ یانەی نەورۆز. یانەی سیروانی نوێش لە پێشەنجی خولەکە مایەوە بە 20 خاڵ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.